وڵاوە من ئەمێت بۆ دەست پێ بکەن چای کامێرەکانی خۆتان خەنە دەواازەی فڕۆکخانە و ناو فڕۆکخانەوە تا هیچ کێشەیەک نییە و فڕۆکەخانەی سلێمانی دامەزراوەی خزمەت گوزاری گشتیە بۆ خزمەت گوزاری گشتی بەکاردێت هەموو گەشتیاران بە ئاسایی خۆیان یان گەشتەکانی خۆیان ئەنجامەدەن و هیچ کێشەیەک نە لە فڕۆکەخانە ڕوویداوە و نوێ ڕوژ دەدا چونکە لە بەرەوەی فڕۆکخانە دامەزراوەی خزمەت گوزاری گشتیە بۆ خزمەتی گشتی بەکاردێت ئەوەی کە هەیە دەنگۆیە هەز دەنگۆیەک بڵاو ببێتەوە نەخێر دوورە لە ڕاستی و هیچ شتێک لەو بارەوە نەبووە لە فڕۆ ئەی سەبارەت بە گەشتەکانی فڕۆکەخانەکە ئێستا لە نێوان بەغدا و لە نێوان سلێمانی بۆ شارەکانی تر ئەنجام دەدرێت هیچ بڕیاە درراوە گەشتەکان ڕابگیریا خۆت لە سبینێ لە دوو سبەی نەخێر گەشتەکان بەردەوامە گەشتە ناوخۆیەکان بەردەوام بە تایبەت دوای ئەوەی کە بەداخەوە گەشتە دەرەچەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی وەستێنرا یاخود بە بڕیارێکی بەغا ڕاگیرا بەڵام گەشتە ناوخۆیەکان بەردەوامە و بەپێی ئەو خشتەی کە هەیە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ڕۆژانە گەشتەکان ئەنجامەدرێ و هەوڵەکانیش بەردەوامن لەسەر هەموو ئاستەکان هەوڵەکان بەردەوامن ومێ دەکەین لە ئایندەیەکی نزیکا گەشتە دەرەچەکانیش بکرێتەوە و هاوڵاتیانی خۆشەویست بە ئاسایی بێنە ناو فڕۆکەخانە و گەشتەکانی خۆیان ئەنجام بدەن. سەبارەت بم بارودۆخی کە دروست بوو ئێستا بۆ خۆشە ڕادگەیان دەوترێت ئالۆزی لە بەردەم فڕۆکخانە دروست بوو بۆتەوەی ئاستەنگ بۆ گەشتیاران ئێوە ڕوونکردنەوەتان چیا خۆت پێیانتان چی دەبێت و هیچ بارودۆخێکی نەخوازرا و ڕوویداوە یاخود هەر گیری زەوڵێکە بۆ ئەوەیە مەڕوودە نەخێر فڕۆکەخانە لە بەرەوەی وەکو لە پێشتری شاوتم دامەزراوەیکی خزمەت گوزاری گشتیە بۆ خزمەتی گشتیش بەکاردێ بە هەموو پێکهاتە و بە هەموو ڕەنگەکان و بە هەموو کەسایەتەکانەوە کە دێن لە ناو فڕۆکەخانە گەشتی خۆیان دەکەن لەبەرەوە فڕۆکەخانە شوێنێکی ئارامە و هیچ کێشێشیش لە فڕۆکەخانە ڕووی نەداوە تۆزێک بەر لە ئێستا گەشتێکی نێوان سلێمانی بەغدا و بە پێچەوانەوە هەبوو گەشتەکە ئەنجام درا و گەشتەکان هیچ کێشەیەکی نییە و هاوڵاتیان دەتوانن بێن گەشتەکانی خۆیان ئەنجام بدەن. باشە لەبارەی پاراستنی ئەمنێتی فڕۆکەخانەوە کە چەند ڕۆژێکە ناڕزای و خۆشاندان هەیە لە شاری سلێمانیا ئێوە چۆن ئەتوانن پارێزگاری لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بکەن؟ دیارە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بەڕێوەبەرایەتی یاسایشی تایبەت بەخۆی هەیە ئەرچی پاراستنی فڕۆکەخانەوەکو دامەزراوەیەک کی خزمەت گوزاری لە ئەستۆی ئەواندایە و ئەوانیش بە پێی پلانی خۆیان شتێنەیەکی ئەمنی خۆیانیان دروست کردو بە پێی ئەوەی کە هەیە کە ئیشی ئەوانە من زیاتر نامێ بچمە ناو وردەکاری ئەوانەوە بەڵام وەکو فڕۆخانەوە حەزەکەم چای کامێرەکانتان بخەنە سەر هەموو بەشەکان و هەر لە دەواازەکە کە ئێسێمە لە دەواازەی فڕۆکەخانە وەستاینەوەی کا و دەنگوێ وەکو جەنابتان باسێکەن قەرەباڵەخیەوە وەکووە بینن هیچ شتێک نییە و ئارامە و هیچ گەشتەکان بە ئاساییە ڕۆ هاوڵاتیان بە ئاسایی هێن و ئەڕۆن هیچ کێشەیەک لە فڕۆکەخانەدا نییە و بڕوا ناکەم هیچ کێشەیەکیش لە فڕۆکخانەدا بێت لە بەرەوەی فڕۆکەخانە هی هەموو هاونیشتمانانە هی هەموو پێکاتەکانە بەبێ جیاوازی